سلااوان لەبێت من کۆبان عەزەتم لە دیبەیتێکی تایبەت لەگەڵتان دەبم. نزیکەی 8 ساڵە خەڵک لە شنگال ئاوارە دەبێت تاوەکو ئێستا خەڵکەکە نەگەڕاوەتەوە شنگال. هۆکارەکان هۆکاری ئەمنین بەدەرەجێک دواتر نەبوونی خزمەت گوزاریە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا سەرباری ئەوەی کە لە ساڵی 2014 ئەم هەموو خەڵکە ئاوارە بوو، بەڵام جارشکە هەندێکی تریش ئاوارە بوونەوە. چەند ڕۆژێک لەمەوبەر شەڕ و پێکدادان لە نێوان چەکدارانی پەکەکە و سوپای عێراقی لە شنگال ڕوویدا. ئەمە شوای کرد نزیکەی 10,000 کەسی دیکە لە شنگال ئاوارە ببن و لە سنووری پارێزگای دهۆک نیشتەجێکراون ئەم ئاوارانە. لەلایەک سوپای عێراقی موچە بە چەکدارانی پەکەکە دەدات، باشە لەلایەکی شەڕیان لەگەڵ دەکات. با بزانین ئەمە بۆچی باشە، بۆچی شەڕ و ململانەکان تاوەکو ئێستا لە شنگال کۆتایی نهاتووە، باشە بۆچی حکوومەتی عێراقی خۆی بە بەرپرسیار نابینێت لە بەرامبەر خەڵکی شنگالە کە نزیکەی 8 ساڵە لە ئاوارەین و ژیانێکی وای بۆ نەڕەخساندون، ژینگەیەکی وای بۆ نەڕەخساندون بۆ ئەوی بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. لەسەرم بابەتە من سێ میوانم لەگەڵ دەبێت لە دیبەیتەکەمە. دژوار فایق ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ ئێستا لەگەڵمە و لەم دیبەیتەدا لەگەڵمان دەبێت. بەخێر بێ کاک دژوار. هەروە خاتو جوان ڕۆژبەیانیش لەگەڵمانە بێت. خاتو جوان بەخێر بیت. جوان خان بەخێر بیت. جوان خان سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستانە کە لەگەڵمانە بێت. سوپاس بەخێر بیت. هەروە حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئێزید خان ئەویش لە شنگالەوە لەگەڵمان دەبێت. ئەو هێشتا ئامادە نەبووە، هەر کاتێک ئەو ئامادە بوو بە هەمان شێوە گفتوگۆ لەگەڵ ئەویشەکەین. بەخێر بێن. کاک دژوار بەڕێستان ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بۆچی دۆخی شنگال بەم شێوەیە هەڵدراوەتەوە دوای نزیکەی 8 ساڵ؟ هۆکارەکان چین؟ سەرەتا سوپاس بۆ دەرفەتە ڕێز بۆ میوانە بەڕێزەکان بۆ بەندێرانی خۆشەویست. بەڕاستی شنگال قوربانی تعریبە، قوربانی تەدەخلاتی دەرەکیە، قوربانی ململانە سیاسیەکانە. چارەسەر هەیە دیاریکراوە بۆ کێشەی شنگال، بەڵام لەبەرەوەی ئەو عەقڵەتی لە بەغدا حکومەکە بڕای بە دیموکراسی و بڕای بە شەراکەت و بڕای بە دەستور و بنەماکانی دەستور مادەی 140 بۆیە ئەو کێشەیە ئالۆز بووە. ئەگەنا چارەسەر مادەی 140 چارەسەرە. دوای ئەوەی کێشەی تر دروست بوو لە ناوچەکە دوای 16 ئۆکتۆبەر ڕێکەوتنێکی فەرمی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە لە سێ خاڵی سەرەکی پێکهاتووە. خاڵەکانی یەکەم مەلەفی ئیداریە کە لایەنەکان ڕێک بکەون قایمقامێک دەستنیشان بکەن بە مواسەفاتێکی باش کە زۆربەی خەڵکی شارەکە پێی رازی بن، ئینسانێکی نەزیه و ئیداری و شارەزا بێ. دووەم مەلەفی ئەمنی، مەلەفی ئەمنیش ئەوەیە کە 2500 کەس دابمەزێن لە خەڵکی ناوچەکە، هێزە دەرەکیەکان ئەوانە یاسا شکێنن بڕۆنە دەرەوە، شورتەی مەحەلی و ئەو هێزە حکمی ئەو ناوە بکەن زایدەنجێشی عێراقی. مەلەفی سێیەم ئاوادانکردنەوەی شنگارە، بەداخەوە ئەمە جێبەجێ نەکراوە. ئەگەر ئەمە جێبەجێ بکرایە ئەمە گە جێبەجێ بکرایە وەکو هەنگاوێک ئاسانکاریەکە بوو بۆی لە کۆی گشتی مادەی 140 ئاسان بێتەوە کە شنگال بگەڕێتە سەر هەرێمی کوردستان و کۆتایی بە کێشەکان بێ. کێشەی شنگال تەنها و تەنها بە جێبەجێکردنی مادەی 140 جێبەجێ بێ. ئەمەی ئیتفاقی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان وەکو سەرەتایەکە هەنگاوێکە زەمینە سازیەکە بەرەو پێشچوونێکە بۆی بچی مادەی 140 جێبەجێکە. بۆچی جێبەجێ نەبووە؟ جێبەجێ نەبووە تورکیا ئەجندای خۆی هەیە لە ناوچەکە. ئەجندای تورکیا ئەوەیە تەماحی لە ویلایەتی مووسڵەیە کە شنگال بە بەشێک لە ویلایەتی مووسڵ ئەزانێ و تورکیا پێی خۆشنی ئەو هەرێمی کە ئێستا هەیە لەوە فراوانتر بێ. ئێران ئەجندای خۆی لە ناوچەکە هەیە، ئەجندای هیلالی شیعیە بە هەمان شێوە ئێران حەز ناکە هەرێمی کوردستان لەو قەوارێکی ئێستا هەیەی فراوانتر بێ. حکوومەتی عێراق کێشەکە لەوەیە خاوەن بەڕیاری سیاسی سربەخۆی خۆی نییە. جنابی کازمی من پێم وایە لەگەڵەوە ئیتفاقی شنگار جێبەجێ بێ خۆی ئیمزای کردو موافقەت بۆ لەسەری چەند جار لە تەلەڤیزۆن باسی کردووە، بەڵام ئەو دەسەڵاتەی نییە کە بێت ئەو ئیتفاقی جێبەجێ بکات. خەڵکارێک هەن لە عێراق فەرمان لە دەرەوە پێکەوە لە دەرەوە دێتەوە ئاسایکردنەوە دۆخی شنگال لە دەستی عێراقیەکان نییە. ئەتوانم بڵێم بەداخەوە تا ڕادەیەکی زۆر ئەو تەدەخلاتە دەرەکیە ئەو
ململانە سیاسی کە لە بینی وڵاتانی دەوروبەر هەیە اینجا عێراق وەکە عێراقش حکوومەتێکی لاوازە تۆ لە بیر نەچێ حکوومەتی کازمی کە دامەزرا سەلاحەتێکی ڕێزوزەرایەکی ڕاستەقینە و فعلی نەبوو ئێستش کە انتخابات کراوە بەرەو حکوومەتێکی تەصریف ئەعمالە ڕوە ناتوانێەوە جێبەجێ بکە ئێمە شەریکی باشمان لە بەغدانیە بڕوای بەدەستور و بڕوای بەڕێککەوتن و بڕوای بە مادەی 140 هەبێ ئەمە وای کردووە زاری تەدەخلاتی دەرەکی ئەو هێزانی هاتووە منطقی هێزەبیانەکان کە یاساشکێنن وای کردووە کە هێناوە کێم هێزانەی هێنا ئەوەی ئەم هێزانەی هێناوە پاڵپشتی وڵاتانی دەوروبەرە ئەوە ئەم هێزانەی هێناوە لە بیرمان نەچێ ئەوەی کە ئێران ئەوێ جاران تعریب خەتەر بوو لەسەر کوردستان ئێستا تعریب و تەشیع خەتەر لەسەر کوردستان بۆیە بێ برایانی سونەژ ئاگادار بن ئەو دەستدرێژیە یا ئەو پیلانە کە دانراوە تەنها بۆ گیانی کورد نییە فەرمون مووسڵ بۆچی ناگرێتەوە خەڵکی مووسڵ ئەمبار بۆچی ناگرێتەوە خەڵکی ئەمبار بۆچی لە سەلاحەدین خەڵکی ناوچەکە دەسەڵاتدار نین لەبەر ئەنجدایەکی دەرەکی هەیە ئەوێ جگە لە تعریب جیاواز بێ شنگار جیاوازەکەی لەوەیە یەکەم ئێمە وەکو کورد داوای شنگارەکەی شنگار بەنسبەت ئێمەوە خاکە نیشتیمانە بەشێکە لە کوردستان بڕوا بکە ئەمە زۆر جار باسەکەم پرسیارەکەم ئەوانەی کە دژی مادەی 140 باش ئێوە دژی مادەی 140 بدەنگ بدەن بەس مادەی 140 بە زۆرن بە ئاسایکردنەوەکە بکەین تعدادەکە بکەین بزانین لەو ناوچانە هەمووی لە شنگار و زەممارەوە هەتا ئەگاتە خانەقین و جەلەلاونەوە بزانین زۆرنەی چین ساڵی هەفتا سەدام ئەیزانی براوە کوردە بۆی نای بزەبت ساڵی هەفتا سەدام ئەیزانی زۆرنەی کوردە بۆیە ئەوەی کە اتفاقی لەسەر کراوە تعدادەکەی نەیکرد ئێستاش ئەوەندە ساڵە حکوومەت عێراق زانێ زۆرینە کوردە بۆی نایکە شتێکی ترتان پێ بڵێن ئێستا بە تەمایە حکوومەت عێراق تعداد بکات لە 2022 پێشنیارێکی زۆر هەیە ئەو تعدادە لە چوارگۆشەی قەومیە نەتەوە بە بۆشی بێنێتەوە بۆ هەرخۆی ئەو ئاگەنێتەوە پڕ بکرێتەوە خاڵێکی مادەی 140 جێبەجێ بوو کە خاڵی سەرێکیە جەوهەری کێشەکە چارەسەرەکە نانوێ بیکەن ئێمە هەموو جا ئاڵێم لەم تەلەڤیزیۆن دەستەوەستانە بن نەخێر ئێمە هەموو جاوتومە لەم تەلەڤیزیۆنە شۆ منەیڵێم ڕاستە سەدام نەماوە بەس عەقڵێتی شۆفێری حاکم لە بەغداد کاک دژوار ئێوەش کەم تەرخەم نەبوونە ئەوە لێگەڕێن بۆ ئەوانامە نووسان بۆ ڕاگەیاندن بۆ خەڵک دەکەن ئێوە بۆ حکوومەت دەستەوەستان باسی حکوومەت بکەین حکوومەت دەستەوەستان نییە بۆ ئەوەی ئێوە بزان کێشەکە بە عام کێشەی کورد کێشێکی معقدە لەو ناوچەیە بە حکومی جوغرافیا بە حکومی تاریخ اینجا شنگاریش بە هەمان شێوە حکوومەت بڕای بە دەستور هەیە بڕای بە یاسا هەیە بڕای بە شاراکەتی بڕای بە بنەمەکان دیموکراتی لە حکوم هەیە بەغدا بڕای پێ نیە و نایکاتن حکوومەت داواکە حتا ئاخر کابنی حکوومەت بە سەرۆکاری جەنابی کاک مەسرور بارزانی یعنی زۆر بە دوور و درێژی باسی مادەی 140 و کێشەکان لەگە بەغداکە ئەڵێ لە ڕێگەی حوار و دیالۆگ لەسەر بنەمای مادەی 140 جێبەجێ بکرێ لە دوای ئەوەش کە اتفاقی شنگار کراوە چەندین جا جەنابی سەرۆکی حکوومەت خۆی و دامۆدەزەکانی حکومی داکۆکیان کردو لەسەرەوەی ئەبێ اتفاقی شنگار جێبەجێ بکرێ بیرمان نەچێ اتفاقێکی تریش ئەهاتە پێشەوە شنگار جێبەجێ بکرایە اتفاقی دوم اتفاقی کەرکوک بوو بەس عەقڵەتی حاکمە لە بەغدا دەستێوەردان خەڵکێکیش کە وەلایەن بۆ عێراقیەکان بۆ عێراق و بۆ نیشتیمان نییە ڕێگرن لەوەی کە ئەو مادەی ئەو اتفاقە و ئەو مادەی جێبەجێ نەبێت با بەخێراتنی بەرز حەیدەر شەشۆ بکەم بەرز حەیدەر شەشۆ ئەویش ئێستا لە شنگالەوە ئامادەیە کاک حەیدەر ئەف دەمێتە باش بە نظام ئەس پرسێن خوا بە کرمانجی بکەم یانژی بە سوڕانی کاک حەیدەر بوتەکیژان باشە نازانم حەیدەر شەشۆ ئامادەیە کاک حەیدەر باش وەڵا کێفەتە کاکۆڤان بەس با کورمانجی بە بەڵێ نظام دەنگێتە پیچێکی کێم بوومت هێت تەمام مەزێ پرسێن خۆ کرمانجی بکەم باشە کاک حەیدەر ڕێکەفتنە پشتی کو ئەو شەڕ و ئاڵوزی دناوەرە سوپای عێراقی و پەکێکێدا چیە بوو لە شنگالێ تەمام ڕێکەفتنە کاتکردن و چەکدارێن یە بەشێ دناوە شنگالێدا نەمینن دناوە باژێردا نەمینن باشە ئەڤە هاتیە جیبجیکردن چونکو سەرۆکی حکوومەتێ بەرینوکە یعنی وان یەک دو ڕۆژە پرێس کۆنفرانساکە بوو گوت شیناک و هێزێن خوا کێم بکەن زێدەژی کردنە ئێوە باش کاکۆڤان گەلەک سپاس خێرات نامێوانێکت کەم
براستي دبيغو ام حقيقة شنغاري بيجن بلي او هزي قد بيجن لنا شنغار در كتيا براستي شنغاري در نكتيا وهر وهان كي لنا شنغار دا معنا بلي احتمال مواقع هات قريبان احتمال مزن بالجل مدني كتبنا طرفني دي تريدا يا البنابني دي تريدا هات بنا برشاكرين بس جناف باجار شنغار وناحية سنوني ومجمعات ما يقو بري تيدا براستي در نكتينا وهر كاريواني بردواما تشتي قو أبا أحداثي تالي تشيبوين ودق خلقي تشيبوين قوتي بيجن أم أبا درافة عسكري دفاقو دركبن هكذا شد موقع دركتبن لموقع ديتري جاركا ديتري بقريانا وبجيش عراقي وهروها عنك حشد الشعبي وهذا بردوام نسر تاريخه وحكومتي او ضغطاغو امد بيجن او ضغطاغو تيدا دياركرن براسي حكومتي او ضغط السروان نكريا اجبر ونا ابهي بدار يعني وقو تشاوا الاتفاقيه شنغار شما زغتنا كاك حيدر حكومه عراقي شما زغتنا انا باجار شنغار وجماعات شنغار دركبن امهي بدار وحكومه عراقي اركي قرابي بشكل كي درستي واوانا جيبك باشا حكومة عراقي شما زغت الوانا ناكا كل باجر دا دركبن وقت دقتناكا بحقيقة هن اتفاقيات ضمنية نقبنا واندا هنا او اتفاقيات غير اتفاقيات شنغاري جاء دوباره كم مصالح حيوان المشترك هنا احتمال النقبنا واندا شي هن اتفاقية تريجي هبن غير او اتفاقيات وفريما كردستان اذا درفي حدود عراقي جي تأسيس حكومة عراقي بقى حتى نكيجو أو أطراف معني اتفاقية جو شنغاري دركبن أو أطراف بمين وهروهان كي معنا نادا جو أفرو اتفاقية شنغار جيبو ياخد وكش خطوات اتفاقية شنغار برو جيبو تشي برضو خطوات بيشي أو جو وضعي أمني درسبن أو هيزا شناف باجار ومجمعات المدركبن بس بمخابني بقو أمبيجن حتى أنا هنكي بدست بينك بشكل كي درستي بو أو جناب باجر دركب باش حكومة عراقي بدستكي بارات دتا شك دارين بكاكي باشا معاشي دتا وانا بدستكي جيت هيت ركفني القلوانات كاتو ينجي شاري قلوانات كات هذا معناه ويتشيه نكاجي برداما متشيد دتا وانا بل برهان يعني حسب معلوماتي يقول ما هايين حتى انا عنك او وقو فوجا حشتيه لنا حشد الشعبي تيدا ديار كرن موچه وان بردواما آري كاري ونثرية واشتفانية وان بردواما اشلاي دي بجي شرطي تكرنش برقو دبيقوش حكومة تركيا رديار بكا وحسب اتفاقيات النقابين واندا دبيقو ضغطي سروان بكا على اساس بكا قال الشنغاري دا ناميني ما ترسيا ما أول صباح جو بيجن والله فكر شنغاري دا نمايا وأوي دي تريجي بش حشد الشعب بينا بل راس فرمي بسر حشد الشعبي بنا بس لسر أردي أو بسر فكر بنا وهر وهان كي شعارات دوانو مناسبات دوانو سورته بالانكرنا وانو مدراهري جو ثبتت كش حكومة تركار احنا كانوا لسر أرض شنغاري دا يعني أفهمجي زرارة وين بدقريتا سر خلق شنغار وزرارة وين بدقريتا سر أو خلقي ما يقول أفرو الكامبادا الكردستاني يقول نكار بفقريتا سر أرض إخوة براستي يعني حكومة عراقي دبي دريدا دبيبا بربرسيا درستي هالجري وبأركي خرابي وقو حكومة شاوا كاربي خاخو بفارس وكاربي خلقي يخو بفارس باشا تشكدارين بكاكي لجير نافي بكاكي سر دريد كن يعني لجير نافي حشد الشعبي براسي كاكوبان يعني وقت يقول ضغط حكومتي بك بيت السروان او بشكش حشد الشعبينا وقت يقول ضغط نكا بيت السروانة او كانوا من رئيسة يعني سورتي وجلاني بالانكرية وآلا فكتي بالانكرية ومسيراتي وان بيجن بيسروك جيان نابي وهم ميديا يقول سرفك كيبا وقت يقول بحثة وضعي شنغاري كأنه بحثة بشكيش ايش جريلاتك يا بشكيش وان قوات فكتي كشنغاري دا
بجدبيقو أمر بناء باش تبقهن جبرقو أفرو يبشا وأول بنابي آسايش إزد خاني وأول بنابي يجشدا براستي أو جس إكنا جفكاكي نايدا فقط عندن وهر همكاريوان البن داخواتي فكاكي دايا والبن فلاني فكاكي باشا أمين كون هالقل باكيكين الشنغالي باشا خلق شنغالي كردين إزدينا یانجی خلق لدورین دن آنینا ناوا شنگالی ده چون که گلک جرا بحثای تکنیک و خلق شنگالی گلوانا ده هیا و اخیرش ده کو شر و پفچون هبو کسا کو بریندار ببول یه پککی خلق سوریه بو بله او کسی بو شهید جی بویا او کسی بو هاتی کشتن براسی او خوش خلق سوری بویا هر وهان که خلق سوريا خلق روشلات خلق تركيا عربي عراقينا لنا اخوان او كساني بو اسبيش صديق جيشوان بس ديوان رمات ارهابي رهابون طيبت بداعش رهابون افرض نافوان جي قرتيا بلد نافوان خلق شنغار جي هيا يعني مجموعة كش خلق شنغار واحتمال بقى هيدا بيصد حتى هزار كاتو خورتي شنغار جي تبير رهايا جبر مصالح يخوي الشخصي جبر معيشة أخوة جبر قو وقت قو دبيجنا وان دبيجي هون بسرحشد الشعبي بنا ودعمه وراتبه واريكاليا وحكومة عراقية وحشد الشعبية بل براستيشي يعني فلان يسر أردين أو فلانا وكسكش خلق شنغار بربرس نينا تيدا قو دسلات بي يعني دسلات كدسي كسي جدانينا أو مسؤول دوان يا أو بربرس دوان همنا أو خلق يا خلق كردستان تركيا تمام از پرسوا خویا اکی دوباره بکم از بجم من برسف ورنگر سروکی حکومت بری نهال د پریس کنفرانس که د بحث کربو کو چکدارم پککی هزین زده تر ایناینا شنگاله حجمارا وان زیده بویا بس دوباره بکی ممنون دبم از پرسا خو دوباره بکم سروکی حکومت بری نها د پریس کنفرانس که د بحثاوی کی کربو کو چکدارم پککی لشینا کو يعني بچنا دروي باجر بالعكس يعني هزين زيدتر آنينا سوريا و هزين زيدتر آن ناوا شنغالي ده هزين وان ها زيده بو يد ناوا شنغالي ده براسي بشكل علني او خلق ني عراقي ديار نينا بل او قوتك الزور ايوان هالجياده هيا وهروان كلنا جماعات اوان دجي هيا وداخل الشكل جدايا بس بشكل برشاف نينا يعني ناينا ديار يعني هكا تهاري مجمعك وكان جمعه دوله بلكي بيجيه كسد كستيده هبي عراقي نبي هكا تهاري دغوري او شر داوي تشبوي او خلقي گو شرط كر نيبي وانا خلقي عراقي وخلقي شنغاري نبو هر خلقي دربي عراقي بو هكش روش عبابي هكا تركي بي هكا او عربي دورو بريد شنغاري بو بيجا جبر بينا امريكا بيجن والله نسبة وان زيدا بويا يا زيدا نبويا جبر كو نسبة وان هبو بري بان احداثا جي هبو وهتانا عن كيجي بردواما وكسك شوان انقار بناكش يايا يعني هكا بريا چند سالا بلانك تشيكرين و تلفزيون مباشر تاريخ خصو حكومة عراقي يجي على اساس فرادي بك بيجي باي فكر شنغاري درشو براستي هكا ناحية سنون دركتن قاشتنا كو مالغا خان سوري وجار قاعد تري فقرانا مواقع خو يعني اساسك دركتنا وان رنبويا وهر وهانك از اجل بهوريه دما وهكا شمارا وان زيدا نبو بي شمارا وان كيم نبويا باشا كاك حيدر قال من بمينا جوان خاندي ملايتو پیاو سالیری من نکردو ببوره تو کتی دواوا بلام هم درنگ هاتی هم میستم سلاویچ ل کاک حیدر ششوب کمو مادام سلاو کشم کردو پرسیاری لیب کم خاتو جوان ایوا سروچی لجنه ناوچه کردستانی کانی دروی داری هرمی کردستان لپرلمانی کردستانه لماوی ام 4 ساله ایوا که اندامی پرلمان بونا باشه و سروچی ام لجنه بونا چی تان کردو بو ناوچه کردستانی کانی دروی داری هرمی کردستان
سڵاو کاک کۆڤان بەخێر بەخێر هاتنی بێ، سوپاس. میێوانە بەڕێزەکانیش دەکەم سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 طبعاً ئێمە پەرلەمان تەشریعی و چاودێرین بەڵێ ئێمە کاری ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئەو ناوچانە خۆتان دەزانن ئەو ناوچانە ئیداریەن سەر بە هەرێمی کوردستان نییە بەڵام ئێمە هاوکارێکی باشی حکوومەتین بۆ ئەوەی ئەو ڕێگە چارانەی کە پێوەستە بە ناوچە کوردستانەکان ئێمە هاوکار بین چ لە بڕیارەکان بێ چ لە یاسا و تەشریعەکان بێ ئێمە هاوکاری حکوومەت بین بۆ ئەوەی زمینەیەکی باش بۆ حکوومەت ساز بکەین کار لەسەر ئەو ناوچانە بکات حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە کە دەست بەکار بوو لە بەرنامەی کاریەک لە خاڵە گرنگەکانی مادەی 140 ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بوو بەڵام حکوومەت و پەرلەمان پێویستیان بە زەمینە سازیەکە بۆ بۆ ناوماڵی کورد کە ناوماڵی کورد ئەو زمینە سازیە دروست بکات بۆ حکوومەت و بۆ پەرلەمانیش کە بتوانن کار لەسەر ڕۆژی ئەو ناوچانە بکەن لایەنێک کاری لەسەر دەکات لایەنێکی تر بە پێچەوانەوە کار دەکات ئەوە بارەکە لار دەکات وا دەکات بەو شێوەیە کار لەسەر ئەو ناوچانە نەکرێت و عێراقیش بە هەمان شێوە کە دەبینێت دۆخی ماڵی کورد بە شێوەیە کە لەلایەک دژایەتی لەو پرسە دەکرێت کە حکوومەت کاری لەسەر دەکات ئەویش بە هەلی دەزانێت و چ لە جێبەجێکردنی مادەی 140 چ لە ئەو ڕێکەوتنانەی کە دەکرێت بە پێویستی نازانێت ئەسڵەن ئیشی لەسەر بکات بە بەرژەوەندی خۆی ئیش دەکات کە عێراق و ئەقلە شۆڤینیەکانی لە عێراقدا هەن چۆن ئیش لەسەر ئەو ناوچانە دەکەن بۆ شێوەیە کاری لەسەر دەکەن گوت ئەو کار لەسەر نیوماڵی کورد دەکات ئەزانێ هەندێکشت هەیە پەرتەوازەیە لە ناو لیژنەکەی ئێوەشە ئەم پەرتەوازەیە هەیە نا لە ناو لیژنەکەی ئێمە ئەم پەرتەوازیان نیە ئێمە زۆر ئێوە پەرلەمانتاری سەر بە حەزبێکن بەڵێ بەڵام ئەوە ڕەنگی لە لیژنەکەی ئێمە ڕەنگی نەداوەتەوە خۆشبەختانە هەمومان بۆ نەفەسە ئیش دەکەن کە چی بکرێت بۆ ناوچە کوردستانەکان وەکو پەرلەمان کە ئەرکی پەرلەمان بێت ئەو ئیشانە بکات ئەوەی لە ڕووی قانونی و یاسایی و بڕیاریەکان بوت ئێمە ڕۆژی جینۆسایدی شنگالمان لە پەرلەمانی کوردستان ناساند و هەروەها بەو دوایە یاسای بزربووەکان یاسای ژمارە 3 ساڵی 1999 کە ئاوارەیەکی زۆری شنگال لە هەرێمی کوردستانن لە دام و دەستگاکانی حکوومەت ئیشەکانیان ڕایی نەدەکرات کە ئیشەکانیان لێرە ڕای دەکرێت پێویستیان بە یاسایەک بوو کە ئیشەکانیان تێدا ڕای بکرێوەکو بزربووەکان ئێمە ئەو یاسایەمان هەموار کردەوە لە پەرلەمانی کوردستان ئەوان ئێستا دەتوانن ئیش و کارەکانیان لە هەرێمی کوردستان لە دام و دەستگاکان ڕایی بکەن ئەو پەیوەستانی کە بە پەرلەمان کراوە ئێمە کردومانە بەڵام پەرلەمان ناتوانێت بڕیارێک دەربکات عراق جێبەجێ نەکات ئەوەش هەروەکو باسم کرد پێویستی بە زەمینە سازیە پێویستە هەموو لایەنەکان بە پەرلەمانیشەوە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی ئەویش لەگەڵ حکوومەتی عێراقدا لە مفاوەزاتەکانی بتوانێت ئەو کێشانەی کە پەیوەستن بە ناوچە کوردستانەکان کە پرسی ناوچە کوردستانەکان تاکە چارەسەری جێبەجێکردنی مادەی 140 بەڵام دەکرێت هەروەکو کاک دژوار باسی کرد ئەو ڕێکەوتنانەی کە کراوە ئەوە ڕێخۆشکەرێک دەبن بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بکرێت کەواتە ئێمە دەبێت یەک ڕێزی ناو ماڵی کورد کە بەداخەوە ئێستا ناو خاکی خۆمان سلێمانی زۆر لە شنگال گرنگترە خەریکە ئەویش دەبێتە دابڕاو کەواتە یەک ڕێزی ناو ماڵی کورد زۆر پێویستە بۆ ئەو پرسانەی کە پەیوەستن بە خاک و نیشتیم باش ئێوە مەیدانیان سەردانتان کردووە لەبەر ئەوەی ئەو هێزە ناشەرعیانی ئێستا لە شنگالدا هەیە ئێمە نەمانتوانیوە سەردانی ڕێگەشتان پێنادەن هەر ڕێگە پێدراونین چونکە ناکرێت لە ڕووی ئەمنیەوە کە ئەو هێزانەی لەوێن هێزێکی ناشەرعی و نایاساین ئێمە نازانین ئەوە چه هێزێکن بۆیە سەردانی شنگالمان ئامادەکەن چیەکەن بۆ ناو ئێمە لەگەڵ ئەو کەسانێک کە پەیوەندیدارن بە دۆخی شنگال و نزیک و دوور ئاگان لە دۆخی شنگالە و پەیوەستن بەو بابەتە ئێمە لە گفتوگۆداین زۆر جار لە دهۆک دانیشتنەکانمان کردو کە ئەوان لەوێ نیشتە جێنیان ئەوان سەردانی لیژنەکەی ئێمەیان کردو ئێمە سەردانی کەمپەکانی ئاوارەکانی شنگالمان کردو لە دهۆک و لە زاخۆ خەڵک دانیشتوو بەڵێ لە نزیکەوە ئێمە گفتوگۆمان لەگە خەڵکی ئەو ناوچەیە هەیە داواکاری ئەوان چی بۆ لە ئێوە
داواکاری پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانی کوردستان ئێمە هاوکار بین بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێت ئێمە بڕیارێک دەربکەین کە مادەی 140 جێبەجێ بکرێت ئێمە هاوکار بین لەو یاسا و بڕیارانەی کە پەیوەستە بە دۆخی ناوچە کوردستانەکان بە تایبەت شنگال دەنگی ئەوان بگەینین بە حکوومەت و وەفتی مفاوەزات بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بۆ خەڵکی ئەو ناوچانە بدۆزنەوە. ئەکی دوامان کردووە بەرپرسانی حکومیتان بانگهێشتی پەرلەمانی کوردستان کردووە لەسەر ئەم بابەتە پێیان بڵێن نەک دانیشتنێک ئێمە دانیشتێ لە نێو حکوومەتە دەستی مادەی 140 ئەمانە هەیە لە نێو حکوومەت هەرێمی کوردستان دەستە هەیە بەڵێ لەگەڵاوانە هەمەهەنجتان هەیە بانکتان کردوون گلەی و گازندێ و خەڵکەتان پێگەیاندون دانیشتنی زۆرمان کردو چ لە جەلسەی پەرلەمانی بێت چ لە جەلسەکانی لیژنەی ناوچە کوردستانیەکان بێت بۆ وەکالەت بەڕێوە دەبر ئەو دوایە بەڵێ ئێستا بەرپرسی بۆ دیاریکراوە بەرپرسی نوێ هەیە جگەلەوە وەزیری ناوخۆ معنیە وەزیری کاروباری هەرێم بینی مفاوەزات معنیە کاک دژوار و ئەوان هەمویان سەردانی پەرلەمانیان کردو ئێمە دانیشتمان لەگەڵیان کردوون جگە لە وەزیر و حکوومەت ئێمە گفتوگۆمان لەگەڵ پارێزگای نینەواش هەبووە کە سەردانی لیژنەی ئێمەیان کردو چەند جارێک بانگمان کردووە وەکو ئەوەی کە ئەوان معنین بە دۆخی شنگالەوە گفتوگۆمان لەگەڵیان کردو. وەزیری ناوخۆ بەشدار بووە لەو ڕێکەوتنێکە لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالی واژۆ کراوە ئێوە لێتان پرسیوە بۆچی ئەم ڕێکەوتنە جێبەجێ ناکرێ بانکتان کردووە لەگەڵی گفتوگۆ بکەن بەڵێ بانگمان کردووە لەسەر خودی ئەم ڕێکەوتنە چەند جارێک ئێمە بانگی وەزیری ناوخۆشاندی یاوەری زۆر جار هەیە هۆکارەکان بۆ ڕاگەاندن باس ناکرێت هەرچ نەبی بۆ ئێوە باسەکەن ناڵێن هۆکارەکان چییە ئایا حکوومەتی عێراقیە یان وڵاتانی ئیقلیمین یان شتی تر هەن لە پشپەردا ئەو بابەتانەی ناوچە کوردستانەکان بەلا ڕێدا بردراون و لەبەر ئەوەی بار و دۆخی ناو عێراقیش بار و دۆخێکی سەقامگیر نییە لایەنەکانی ئەقلیمیەکانی دەرەوە زۆر بە ئاسانی دەتوانن دەستێوەردان تێیدا بکەن هەروەکو کاک دژوار باسی کرد کەواتە ئەو دۆخە شڵەژاوەی عێراق ئەویش وای کردووە کە وڵاتانی تر بە ئاسانی بێن دەستێوەردانی تێدا بکەن و نەهێلن ئەو مادەیە یاخود ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت کە نەتەوەی گرتوەکانیش وەکو چاودێر بەسەر ئەو ڕێکەوتنە بوو و گفتوگۆمان لەسەر ئەو بابەتە لەگەڵ ئەوانیش کردووە ئەوانیش ناتوانن دەورێکی وا ببینن لەبەر ئەو هێز ئەقلیمیانەی بۆ فشاتان لە نەتەوەی گرتوەکان نەکردووە خۆوانش بەشدار بوون لە ڕێکەوتنەکەیە بەڵێ ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم ئێمە گفتوگۆ دەکەین و لەگەڵ وەزیری ناوخۆ گفتوگۆ دەکەین ئەوە لەگەڵ نەتەوەی گرتوەکان قسەتان نەکردووە قسەمان کردو بەڵام وەکو ئەوەی کە فشاریان لەسەر دروست بکەین ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمەکە ئەو کاک دژوار و ئەوانە بەڵێ وەکو باسم کرد حکوومەتی هەرێمیش پێویستی بە زەمینە سازیەکە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنانەی کە دەکرێت بتوانێت بەرەو چێبەجێکردن نێکردون کاک دژوار ئێمە ڕاوێژکارین ئەمە بۆچاری خۆمان داوەتە حکوومەتش ئەکید حکوومەت بەردەوام لەسەر خەتە لەسەر با بڵێن مادەی 140 و جێبەجێکردنی و لەسەر ڕێکەوتنی شنگار و ئەو کێشانەی بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەر هاتوتە پێشەوە حکوومەت بە بەردەوامی لەسەر خەتە لەگە UN لەگە هاوپەیمانان لەگە حکوومەتی عێراق بەس من وەکو بۆتم باس کرد زیاتر لە یاریزانێکی سیاسی هەیە لەناو ئەو کایەیە وڵاتانی ئیقلیمی لایەنێکی عێراق کە ئەجندای وڵاتانی ئیقلیمی جێبەجێ کاتن حکوومەت لاوازە زۆر لەوانی کە لە بەغدان بڕوان بە شەراکەت و بە دەستور مادەی 140 ئەو اتفاقاتەرێ و چەندی اتفاقی ترمان کردووە ئەمە کێشەکە لێوەیە من حەزەکەم بۆت باز بکەم من لێرە وەکو دژوارفایی قساکەم ئەو ڕێی کەم لەڵم ڕێی شخصی خۆمە من وتەبێژی حکوومەت نیم بەڵام من یعنی ئەڵێم ئەگەر لە عێراق ڕوحیەتێک هەبێ ڕوحیەتێکی دیموکراتی حکوومێکی دیموکراتی عقدی کراوە هەبێ مادەی 140 و ڕێکەوتنی شنگار و ئەو کێشانەی لە بینی هەولێر و بەغداد چارەسەرە بێ ئەوە لەگەڵ حکوومەتە نابێ بەڵام نییە کاتی خۆشم لێرە ئەم ئەو حکوومەتە و دەسەڵاتەی نیەوەی ئێستا من لە مێژ لێرە واموتووە ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین حکوومەتێکی بەهێز حکوومەتێکی نیشتیمانی دروست بێ حکوومەتێکی ئەغلبیە دروست بێ نەک تەوافقی حکوومەتێک بێ ڕێگری بکە لە دەستێوەردانی دەرەکی حکوومەتێک بێ بڕای بە دەستور هەبێ بڕای بە شەراکەت هەیە بڕای بە دیموکراتیت لە حکووم بێت ئەفۆن بکەیت دە حکوومەتی تریش پێک بێتەرە عقلیە سەبا پێ ئەبێ لەگەڵەوە عقلیە کێشەیەک لە بەغدایە کێشە قانونیە ئەوان بە مەبدەئی دیکتاتۆرەتی ئەغلبی هەموو شتێک لە بەغداد تێئەپەڕێن ئەمە معناوی بڕواین بە فیدرالی نییە من
چەند چارەسەرێکی حەزەکە من باسی بکەم جا باشە بۆ ئەگەر سەرۆکی حکوومەت بەڕێستان ڕاوێژکاری ئەوەن بانج بەڕێستانی کرد ڕاوێژی بە تۆ کرد بڵێ چی بکەین بۆ شنگال ئێوە چیاکەن چی پیاڵێ ناخۆ ئەمە بەرنامەی کابینەکەیە ئێمە ئەبێ لە ڕێگەی حیوار و دیالۆگ داوا بکەین مادەی 140 جێبەجێبێ وەکو خۆی و داوا بکەین ئیتفاقی شنگال جێبەجێبێ ئەگەر لە من بپرسێ ئەبێ لەسەر کۆمارە دەست پێ بکەیان ئێمە پاکێجێکە بەش ناکرێت ئایا سەر کۆمارەکان لە بەغدا لە مادەی 140 بە ئیتفاقی شنگاریشەوە دەوری خۆیان وەکو پێویست بین و من پێتەڵبنا ئایا وەفدە مفاوزەکان ئێمە کە ئەچنە بەغدا وەفدی مفاوزی متفرقن ئیشیان بەس مفاوزاتە نا ئەمە خەلیل دروست کردووە ئایا ئەمە لە بەغدا فەریقێکی دیفاعمان بەهێزمان هەیە بۆ هەر کێشەیەک بێ دیفاع لە هەرێمی کوردستان بکەم بێتەڵم نا کوردستان پێویستی بۆەوەی وەفدێکی مفاوزی باشی پسپۆری هەبێتن ئیشی بەس ئیشی مفاوزات بارگایکی لێرە بارگایکی لە بەغدا بێ خەڵک بڕیار بێ بانوێنەری سەرۆک بازرگانی تیا بێ بانوێنەری سەرۆکی حکوومەتی تیا بێ بانوێنەری سەرۆکی هەرێمی تیا بێ باشەکەوەی بۆ نایکەن جا منیش ئەو پرسیاراکەم ئەمە ڕاو بۆچینی ئێمە گایەندومانە مەسەڵەن ئێمە چەند جارێ وتومە 2007 بۆی حکوومەت عێراق مادەی 140 جێبەجێکە و ئێستا بێ حکوومەت عێراق ئیتفاقی شنگار جێبەجێ ناکە ئایا ئێمە شکاتمان کردو بۆ شکات ناکەین من چەندین جار داوام بکە باش شکات بکەین بۆ مادەی 140 جێبەجێ ناکەین لە حکوومەت عێراق بکەین چۆن لە شوێنێک یەکەم لە عێراق لە محکەمەی اتحادی من زۆر پەیوەندیم لەگەڵ خەڵکی ئەکادمی شنگار هەیە لەگەل نووسەجازم بدەنی باش پەیوەندی لەگەڵ خەڵکی شنگار هەیە لەگەڵ سیاسیەکان و پەرلەمانتاران و ئەکادیمیەکان ئەوان لە آخر کۆبنە بە من دەڵێن کاکە داوا بکە بە ئەم قەزیە بکرێ بە نێودەوڵەتی من وتم نێودەوڵەتی زۆر جار ئەسڵەن چارەسەر نەبووە ئەوان داواکەن لێ ئێمە وەکو جەناب دەڵێ ئێمە بڕاوان بە عێراق نەماوە حکوومەت عێراق چارەسەری بەدەستەوە نییە با ئێمە بین بکەین نێودەوڵەتی من دەڵێم هەنگاویەکەی مشکال لە بەغدا بکەین بزانین چارەسەر بیان نە ئەگەر نادوای شکال لە دەرەوە بکەین مشکلێکی تر دادگای هەیە کە سەر بەخۆ بێت ئەو دادگای ئێستا بەڵێ ئەو دادگای ئێستا یەکەم ئیشی سەرۆک کۆمارکاریێتە پێشەوەی بوو دادگایە بگۆڕێ ئەو دادگایە ئیسپاتی کرد دادگایەکە سەر بەخۆنی نا ئەمە ئیجرایەکی قانونیە یاسایی ئەمێک لە ئیجراکانە اینجا ئێمە کۆمەڵی پەرلەمانتاری کوردمان هەیە لە بەغدا ئەبێ دەوری خۆیان ببینن وەکو ئێمە کرد وەکو جەنابەت وەکو ئیعلام وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دایم هەموو کاتێ ئەوان مادەی 140 اتفاقی شنگار و کێشەی ئەو خەڵکەی کە لە ئەنجامی جێبەجێ نەکردی مادەی 140 هاتوتە پێشەوە کێشەی ئەمنیە کێشەی کۆمەڵایەتیە کێشەی سیاسیە کێشەی ئابووریە باشە کێشەی ئاوەری و دەربەدەریە تاکیدی لێ بکەن ئێمە ئەم جارە وەکو کوردستان کۆمەڵی خەڵکی باشی بە توانامان لە شنگار بۆ نانداین پەرلەمان هەرکی سەرشانی ئەوان هەوڵ بدەن ئەوە بکەن لیژنەکانی هەماهەنگی ئەوەی وەزیری ناوخۆ چەندی لیژنەی تر لیژنەی پێشمەرگە لەگە بەغدا تەنسیقەیە اتفاقیات هەیە زەخت بکەن کەم اتفاقی و تەنسیقانە بەردەوام بێ و جێبەجێ بکرێ عفۆم بکەیت ئەی بۆ ناکرێت عفۆم بکەی حکوومەت ئێستا لە مفاوەزاتە لەگەڵ لایەنەکانی شیعی و بە تایبەتی لایەنی بێراوکەوێ ڕیزدەرە دابنە ئەبێ مەلەفی کەرکووک و مادەی 140 و شنگار و کێشەکانی هەرێم و بەغدا ئەبێ لەوێ زۆر بە قۆڵی داکۆچی لێ بکرێ لەسەرەوە ئەساسی اتفاق بکە بەڕای من ئەمە ڕای دژوار شخصیە ئەگەر حکوومەتی تازای عێراقی ئەم کێشانەی ئێمە هەیە بین هەولێر و بەغدا بە ناحەق دروست کراوە بە کەرکووک شنگارش ئەگەر جێبەجێ ناکە با پارتی بێتە معارەزە ئێمە بەشدارین لە حکوومەتی عێراق چیمان دەستکەوتووە بابینە معارەزە ماکات من نازم پارتی و قسە ناکەم قسەیەکە من ئەیکەم اینجا شتێکی تر مشکلێکی گەورەی ئێمە هەیە هاوپەیمانان و UN مووقفیان ضبابی مووقفیان ڕوون نیە هەڵوێستیان ڕوون نیە کاکە ڕێککەوت کاکە بەغدا موچە نانێرێ بەغدا میزانە نانێرێ ئێمەیان گێش کردووە ئەڵێن ئێمە 112 موچە باشە کێ ئێمە 112 لە عێراق کێ ئێمە 170 لە عێراق بۆ نایەن ئامارە بکەن بۆی حەقیقی ئێمە چەنین ئەوەن دەبێ میزانیان بۆ بنێرن بەڵام سیادی لێر مەکەن میزانی سیادی بنەمو دووەتانش پژگیری عێراقەکەن پشگیری ناکەن مووقفیان نییە ئەڵێن ڕێک بکەون ڕێک ئەوان ڕێک ناکەن خۆی ئێمەڕێک ئەوان ڕێک ناکەون من باسی میزانی سیادی کە من ئەومەزە 142 دوێنێ پێرە جەنابی سەرۆکی حکوومەت لە 145 لە میزانی عێراق دەرەکەن لە 155ەکە بە حساب 12 مادە ناکات 5 ئەمانە یعنی ئێمە دەسەڵاتمان نییە بەسەر بەغدایە اینجاش محکمەی اتحادی کۆمەڵی بڕیاری لە مۆزوعی نەوتوغاز کاکە بەغدا مقەسەرە قانون نەوتوغازی دەرنەکە من چی لێکەم یعنی ئەبی لەسەر ئەمانە ئێمە کاتی خۆی شکاتمان بکردە یان ئەو قەراری محکمەی اتحادی ئێستا تازە دەرچووە باشە ئەو قەرارە
بۆ پێشتر دەرنێت بۆی سە دەرەچێت بۆ لە 2005 حوت کە داوامانە کرد قانون نەوتی غاز دەربچێ بۆ قانون نەوت و غازیان دەرنەکرد ئەگەر میل زمان پێوە نەکردایە ئێمەیان سزا بدە باشە ساڵ دوای ساڵ چێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکەن بۆچن ئەو بەغدا بەڵێ ساڵ بە ساڵ چێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکەن بۆچنەوە ئێمە بەغدا ویستمان نەچینەوە بەغدا تۆڵی حکوومەت چی کرد پارتی حکوومەت ویستی نەچێتەوە بەغدا بڕای ڕێفراندۆمیدا یەکەم هێز ئەمریکا و هاوپەیمان دەروتیان کاکە وەختی نییە کاکە کەی بیکەین بێمە نەوت کەی بیکەن و هاوکاریتان بکەن ئێمە زۆر جاوتومانە ئەلەمێکەوە بەدیلیشی نییە آخر جارەکە گوێ لێوە من حتا لەگەڵ تۆ قسەشمان کرد جنابی سەرۆکی حکوومەت دوای ئەو فشارەی کە کردوتی لە بەغدا دوای ئەو نەرمی کە حکوومەتی کوردستانی و قیادی سیاسی کوردستانی لەگە بەغدا نواندوێتی کێشەکان گەیشتن بن بەس چارەسەر نابن لە آخر پرس کۆنفرانس وتی چارەسەری کێشە لە عێراق پەیوەندی ئێمە بەغدا کۆنفیدرالیە ئەمە قبولیان بێ ئەمە فشارە قبولیانی ئەزاین چۆنە ئەمە پەیوەندی بە تەرازوی هێزێ تەرازوی هێز من شەڕەتفەنگ ناڵێم تەرازوی هێزی سیاسی تەرازوی هێزی ئابووری تەرازوی هێزی ململانەکانی نێودەوڵەتی و هەرێمایەتی لێرە و تەرازوی هێزی تەحالوفات ئەمە قابلی گۆڕانە زۆر لەمانە بە چەک ناکرێ وەکو هەرێمی کوردستان کە تۆ سەیری بکەی سیاسەتێکی پەیڕەو کردووە ئەو سیاست سیاسی واقعیانەیە حەکیمانەیە و ئەو هەرێمە ئەو حکوومەتە بە هیچ شێوێک سازش ناکە لە بستی خاشی کوردستان بە شنگارە و بە خانەقینەوە بە کەرکووکەوە بە زەمار و هەتاگاتە خانەقین و جەلەولا و سعدیە و ئەو ناوە بەڵام لایەنی بەرامبەر تا ئێستا وەکوڵێ نەهاتۆتە پێش چونکە بڕیاری سیاسی بەدەستخۆنیە ئەو حکوومەتەش حکوومەتی خاوەن بڕیار نیە حکوومەتی داهاتوو من لێرە واڵێم ئەگەر ئەو حکوومەتە حکوومەتێکی نیشتیمانی و خاوەن بڕیار بوو من پێم وایە ئەتوانین هەندێشتین ستێپ بای ستێپ بە موشەبەیەکەوە ناکرێ هێواشێش ئەگەر نە وەڵێ من وەکو شخصی خۆم دژوار فایق پێم باشە ئۆپۆزیسیۆن بزان لێو چیمان دەست زۆر باشە کاک دژوار کاک حەیدەر ئەزێڤە گەرم جەمتا ئەستخوازم بزانم لە شنگالێ کی دەسەڵاتدارە سوپای عێراقیە حەشدە شەعبیە پەکەکەنە کی دەسەڵاتدارە لێرێ گواس جوابا بپرسیاری کە دەرفەتی بدیم دقیقی هەروەهان کە جوان خان لەژنا مناطقی کوردستانی دەربەی کوردستانی لە پەرلەماندا هەروەهان کە کاک دژوارجی ئەفادی پرسیاری بکەن بەڵێ ئەم هەمێ سوجی تابعین سەر حکوومەتە عراقی کە مناطقی کوردستانی دەربەی ئیدارە کوردستانیدا تعاملی بشكل درسي بيرا نهاد يكرين وقو تطبيق مادة 140 وقو اتفاقية شنغال بل برسيار أو حكومة كردستاني 2003 وحتى أنكي أبرجا قو أمتيدا بحكم كرديتية تعامل مناطق كردستانية دربي إدارة كردية بل حكومة كردستاني درفت دايا مناطق كردستانية دربي إدارة كردستاني قو مشاركة بالبشارتني كردستاني ربكة يعني مبسطة كاك حيدر أنا برساتا بو جوان خانة يكوانا وكو كرد تعامل قال أبي ديكريا قال دفرين فقط ياي يعني وقو حكومة ديتنا مدى حكومة كردستاني تعاملي بمناطق كردستانية درب إدارة كردستاني دا جخانقين حتى شنقار وقو مناطق كردستانية داخل كردستاني دا نكريا وقو نونري وان البرلمان دا وقو الحكومة دا وقو خلقي وان منطقات عاملي في رنها تيكرين وقو خلقي كردستاني بلها كان بقر السلبر سيارة بلي أو قواتي قلنا هانكي لشنقاري دا بالراستيش يعني هكا جيش عراقي وشرطي هشي نكاري برنبري حشد الشعبي يا برنبري قيادات الحشد الشعبي بأركي خب شكل كي درستي رابي يعني هر وقت حمد بيني جيش عراقي دخوا ازيغو قابك بابي جي لنا اتفاقية شنقاري دا وجيبه جيبك به امد بينن تداخليش قبل قيادات الحشد ياش قبل مسؤولين هري بلند البغدادي دا تذكرين او اوبراسيون دوانتين سكناندنو ناهلن جو باركي خب شكل كي درستي رابي بل ديتنا مدا افرو يعني حشد الشعبي حشد الشعبي بل بربرسي حشد الشعبي شنقالك رفض بتو دا صلاة دارة أفا ما بستطيع يوم باكيكا لبغداد للشنقاري لبغداد لأن أو تشتبه حشد شعبي بخواز به للشنقاري ذا الريبت شيء أو تشتبه نخواز به هكا اتفاقي به هكا اتفاهم ماد به هكا أي تشتبه أو نخواز به بريبانات
يعني سوپای عراقی نەشێت ڕوبڕووی پەکێکێ بیتنش بەرکو سەر بە حەشدا شعبیە جبرگو أبا چند جارة روبروي يكود تريبونا هر وقت يقول تداخلي قيادات حشد تشيبونا حكومة عراقي سكينة وجيش عراقي رعاية جيخوا وبيشتي داين وبريندار داين ومثل حلوة جوان دافكار هناين بل بيختلفون يجي حكومة جيش عراقي سكينة وبقر رعاية مواقعكم باشە ما تراگەهان نادیت کو ئەف هەمی هێزە ئینابوونە شنگالێ باشە هێزن عراقی ئەف هەمی هێزە بوو چی ئینابوون براستي ديتنا مدى اف زيغو بزيدا يعني بشماركا زيدا دبابه وسلاحيه قويه بانينا شنغاري هدفها او جو مترسي بكبيت دني خلك شنغاري دا وجار قاعد يتري براستي جي خبردن کوچبر ببن بچنا كردستاني دا شنغار بيت خالي كرين جبرگو پلاني هم طرفه او ديتنا مدى جو خلك شنغار ناميني واحتمال مازن افضل ناجي انين هتانكي جوه دختي صار خلك شنغاري بكان يا او ترس بك بدنا خلك شنغاري والدليل جي وقت جو هبتون نقابينا وان تشيبو اطراف بصرفك كيف جيشبا بالصداع الى جار قادتري او ربونو هاتنا كردستان باش كاك حيدر پکەکە بۆ کوردینیە هاتیە شنگالێ یان ژی هاتیە ئەجندای وڵاتێندی جیبجیت کەتن تو ناف واقعي تو الشنغالي كاكو فانيا دي يارا مثلا فكاكي الشنغاري وغير شنغاري جي فكاكا تجارة لخصمتها خلقي كرد وملتي كرد نكت يا منطقة كده هكا دروش عبابي وهكا الشنغاري وهكا الجندو باشار تميت يقو أبرو سرانسري حدود تركيا جزاخو بكرا وحتانكي قوت الجهير الرانيا أو دبرا قوتي دبي نهاتيا بو خصمتها وخلقي بك هالريزية أو خلقها بأمان بشي هاتيا حقيقة وان أوا هر دبرا قو بخوا زبن ملتي كرد تيدا أمن وأمان تشيدا نبي استقرار تشي نبي أو نكربن ببن خويا قد يقوى دبي قو فكاكا دور دبي هتانكي فلاني وان ليك بدا ولخصمتها آدش من دبكار بي يعني بودجي كردها هاتيوري أفهم بساطة تدفيد في بيجي أو از بس باكري دبيجم هر جيبو كتينة تيدا براستي ملتي ويجي ملتي كرد الوي دريدا بويا قربانية هاتنا وان البرجاندية ولاتن دي هر ولاتي قوتي دا بين هالعراقي دا برجواندية حكومة عراقي أو أطرافي بقوات العراقي دا لسر حساب ملتي كردتكا وهر وهان كبر الدوف بلاني تركيا دروش آبادا جي علاقاتي وان بسوري بالسالي هشتي هذا وحتى انكي نهان كيجي حكومة سوريا ربر دوامنا بل بنفس الوقت جي بلاني جاركا دي تري جوجير رسمان دي كمناطق الكردستاني حرية نكبيتي دا وخلقي كردستاني نبي تتسلات دا همشي تيك بدا سروي أساسي بلاني هاتنا ودخوازن نفسها ويناجي هر الهرما كردستاني دا جيبا والنتيجة جهتان هذه دا 400 جندي الهرما كردستاني بالبكي هاتية شول كرين الببي سياسة وادا راوش نهال شكالة شوية يعني أجر هيك كشارو كافتشون شيء ببا ناقره داي مسائل سياسية يعني شر شنغاي كوكي سياسية هر وقت يقول خلاف النقابين طرف السياسي دابي وضع شنغاي خرابة هر وقت يقول أو نكوكي نقابين واندا نابن أم بين البيدنجية يجب راستيجي يعني وضع شنغار بدقريت أثر خلاف السياسي أو خلاف السياسي طبعا لسر أردي بالرنج عسكري جيبا جيبكن بله كاك حيدر سپاس قال من ببينا جوان خان پرسیارێکی لە بەڕێستان هەبوو حەیدەر شەشۆ دەڵێت لە دوای 2003 و تاوەکو ئێستاش وەکو ناوچەیەکی کوردستانی تعامل لەگەڵ ناوچەکانی دەروی داری هەرێمی کوردستان نەکراوە ڕاستامە نەکراوە هەروەکو باسم کرد ناوچە کوردستانیەکان دەستورێکی هەیە کە مادەی 140 ئەوە بۆتە کێشە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق کە تاکو ئێستا نەگەشتونەتە ئەو نەتیجەیە کە بەڵێ مادەی 140 پرسی ئەو ناوچانە یەکلا دەکاتەوە و بەڕاستی خەڵکی ئەو ناوچانەش ئەو مادەی 140 جێبەجێ ناکات دەڵێ بەس وەکو هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان بەم شێوەیە سەیری ئەو ناوچانە ناکەن لەبەر ئەوەی ئیداریەن سەر بە هەرێمی کوردستان نییە هەرچەندە بە پێی دەستور ئەو ناوچانەی کە کێشە لەسەرن حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم بەیەکەوە
پارێزگاری لێ دەکەن بەڵام حکوومەتی عراق ئەوەشی ڕێگری کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ناهێڵێت ئیداریەنیش حکوومەتی هەرێم سەرپەرشتی ئەو ناوچانە بکات ئەوە خاڵێکی تر دۆخی هەموو ناوچە کوردستانیەکان کە شنگال و کەرکووک یەک لەو دۆخە تایبەتەن کە بە سەر خەڵکی ئەو ناوچانەدا هاتوون کەواتە تەنها شنگال نییە ناوچە کوردستانەکانی تریشە بە هەمان شێوە بەڵام ئەو ڕێگریەی کە دەکرێت لەوەی کە بۆچی حکوومەت خۆی بە خاوەنی نازانێت بۆچی نازانێت ئەو هەموو ئاوارەی شنگال کە لەوێ دەربەدەر بوون عراق دەرگەی بۆ کردنەوە هەمووی لە هەرێمی کوردستان نیشتەجێن هەمووی لە زاخۆ و لە دهۆک نیشتەجێن ئەو میزانیەی کە بۆ پارێزگای دهۆک کە دابش کراوە بەسەر کەمپی شنگالیشدا حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان لە باوەشیانی گرتو بۆ و زۆر جار دەڵێن ئەوانە بانگ مەکەن ئاوارە ئەوانە ئاوارە نین لە ناو خاکی خۆیانن کەواتە ئێمە خەڵکی شنگال و شنگالیەکانیش وەکو خەڵکی هەرێمی کوردستان سیر دەکەین و کاریش لەسەر کراوە ئەو شتانێک کە نەکراوە هەڵبەتە ڕێگری لێکراوە بۆیە نەکراوە دوای 2023 لەوانەیە ڕەوشەکە جیاواز بێ لەگەڵ 2022 جیاواز بۆ من کورد لەوانەیە هەتا 2010 لەو پەڕی بەهێزیا بێ لە عێراقا من ناتوانم چکە ئەو کات هیچ ئەوەیەکم نەبوو دەورێکم نەبوو ناتوانم قسە لەسەر ئەو کات بکەم بەڵام وەکو ئێستا کە لە ناو بابەتەکەدام من نابینم کەم تەرخەم بوو بن ئەکید ئەو کاتیش ئەسبابی خۆی هەبووە حکوومەتی عراق هەمیشە ڕاستە لەگەڵ هەرێمی کوردستان بەیەکەوە سەرپەرشتی کارەکانیان کردو بەڵام ئەو ئەقلێتە شۆڤێنیە هەمیشە هەبووە هەمیشە پێیان وا بۆ کە ناوچە کوردستانەکان نابێت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان کارەکانیان دوا دەخستا و کاتێ بەهێز دەبن ئەکید ئەو کارانەی کە بڵێن حکوومەتی هەرێم یاخود ئەو خاکانەی کە ئێمە دەڵێن ناوچە کوردستانیەکانن عراق هەمیشە ویستێتی ئەوانە بەو شێوەیە بمێنێتەوە ئەو ناوچانەیەک لا نەکرێتەوە هەمیشە بابەتێک هەبێت بۆ گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراق کە وەکو کارتێکی فشار بەکاری بهێنێت و نەیویستۆ ئەو خاکانە ئیتر عراق بە شێوازێکی تر لە جۆری هەڵکەوتەی ناوچەکان دەڕوانێت نەیویستوە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان جگەلەوە حکوومەتی هەرێم میزانەیەکی زۆر تەرخان دەکات ساڵانە بۆ ئەو نووسینگەی ڕزگاربوانی خەڵکی شنگال و ئاوارەکان کە لە دهۆکە چەندین جار ڕزگاربووەکان دەهێنێتەوە و کاریان لەسەر دەکات بۆ ئەوەی بیان گەڕێنێتەوە چەندین جاریشتی واڕوویدا ئەوەش پێویستی بە ئیشکردنە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی مادیەوە حکوومەت لەو بابەتانەی کە پەیوەستن بە دۆخی شنگال هیچ کەم تەرخەمیەکی نەبوو بەڵام هەروەکو باسم کرد هەڵبەت ڕێگریەک هەیە لەوەی کە خۆزگە مادەی 140 بەدەستی هەرێمی کوردستان بووایە و خۆی جێبەجێ بکردایە حکوومەتی عراق بڕیاری نەدامایە کە ئەوە ئەوە بڕیاری حکوومەتی عراق ئەوە ئەوان چاوەڕێی ئەوان بکەی ئەوان وا بە ئاسانی پێت نادەن حکوومەتی هەرێم هەوڵ دەدات هەروەکو باسم کرد دەبێت ئەو هەوڵدانش یەکدەنگ بێت دەبێت یەکدەنگ بێت بۆ ئەوەی ئێمە داوای ئەوە بکەین کە مادەی 140 جێبەجێ بکرێت هەنگاوەکان و جێبەجێکردنی ئەو مادەی کە پەیوەستە بە ناوچە کوردستانەکان و ئەو ڕێکەوتنانەی کە کراوەش دەبێت هەرێمی کوردستان بە یەک دەنگی و بە یەک ڕێزی کار لەسەر ئەو ئێستا چتان لە بەردەستە لە پەرلەمانی کوردستانە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان ئەتانەوەی ئیش لەسەر چی بکەن ئیش لەسەر ئەو ڕێکەوتنانە دەکەین کە کراوە هەوڵ بدەین ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێەوە چاوەڕێی دۆخی ئێستای عراق دەکەین بزانین دۆخی ئێستای عراق بەکوێ دەگات وەکو لیژنەی پەرلەمانی سەردانی عراق و پەرلەمانتارە نوێیەکان و حکوومەتی نوێی دەست بەکاربوو دەبین و راپۆرتی خۆشمان ئامادە کردو بۆ ئەوەی ئەم حکوومەتە و ئەم پەرلەمانە بە جددی کار لەسەر ئەو بابەتە بکەن و هەندێک بڕیار هەیە کاتی خۆی درابوو ئەو بڕیارانە لە پەرلەمانی عراق دەبێت هەڵبۆشێتەوە و لیژنەیەکی کاتی لە پەرلەمانی عراق تایبەتە بە مادەی 140 ئەو لیژنەیە دەمێکە لە کارکەوتووە پێویستە ئەو لیژنەیە کارا بکرێتەوە لیژنەی مادەی 140 لە حکوومەتی عراقدا هەیە دەبێمانە بکرێن بەڵێ ئەوەی حکوومەتی عراقش پێویستە کارا بکرێتەوە لیژنەیەکی مادەی 140 کە پێش دەست بەکار تازە دەست بەکار ببوو زۆر بە باشی کارەکانی خۆی دەکرد بەڵام ئەویش لە کار خرا ئەو لیژنەیە پەرلەمانە چاودێری ئەو لیژنەیە حکوومەتی عراقە بۆ هەنگاوەکانی مادەی 140 کە ئەوە دوو لیژنەی سەرەکین پێویستە ئەکتیف بکرێنەوە بۆ ئەوەی ڕێکارەکانی مادەی 140 ئەوکارانم دەڵێن دوو خولەکەتماوە دوای وتە ئەتوێت چی بڵێ چونکەەوە بێ کاک دژوار و کاک حەیدەری شوەر بگرم
داواکاریمان ئەوەیە هەم لایەنە سیاسەکانی کوردستان یەک ڕیز بنوە هەم ئەو دۆخەی عێراق کە تێدایە بتوانین بە باشترین شێوە بۆ کەسی باش لە شوێنی شیا و دابدرێت بۆ ئەوەی هەم ئەوان لەوێ هاوکارمان بن بۆ ئەو پرسانەی کە پەیوەستە بە خاک و نیشتمان و پرسی تریش کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بە دەستور دابین کراوە چارەسەر بکرێ و بەیەکەوە کار لەسەر ئەو بابەتانە بکەین. کاک دژوار ئەوەی لە عێراقم بینیوە لە شوێنێکم نەبینیوە وڵاتێک هەبێت نەوێت ناوچەکەی سەقامگیر بێت نمونە شنگالە حکوومەتی عێراقی خۆی نایەوێ سەقامگیر بێت بۆ لەمە و دووەشەر بە ناسەقامگیری مێنێتەوە ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە سوپاس دەکەم. ئەوە پەیوەندی بە بارودۆخی سیاسی عێراق و ئیتیفاقی سیاسی لە عێراق و پێکهێنانی حکوومەتی عێراق و گەڕاندنەوەی سیادە بۆ عێراقەوەی ئەگە توانین حکوومەتێکی نیشتیمانی پێک بێنین بڕێک لە سیادە گەڕایەوە لەگە هەرێمی کوردستان مەبدەئی شەراکەتیان پەیڕەو کرد دەستوران جێبەجێ کرد بەڵێ بەرەو ئەوە ڕۆین ئەوەیش ئەوە نییەکو باسم کرد ئۆکەیەک یەکسەر ئۆکەیت کە مشتەکان جێبەجێ هەنگاو بە هەنگاوی دەوێت مهم لای من ئەوەیە ئێمە هەوڵ بدەین ئاوارەکان بگەڕێتەوە بە پەلە بۆ شوێنەکانی خۆیان لە شنگار و شوێنەکان تر دوای 16 ئۆکتۆبەر تعویزیان بکرێ من لێرەوەڵم با شنگار بکەینە پارێزگا و با خەڵکی شنگار خۆیان ئاسایش و پۆلیس و ئیداراتی منطقەی خۆیان بەڕێوە بن و داوا لەوانی لە بەغداکە کە بەناو ئێمە و قساکە نوێنەری ئێمە لەسەر کۆمارەوە پەرلەمانتارەوە ئەوانی لە حکوومەت لێژنەکان هەمڕۆن کوردایەتی بکەن سەوداکاری لەسەر مافەکانی کورد نەکەن بڕواکە گەروا بکەین وەزمان باشە ئەگەر نە وەڵی من لێرەوەڵێ بابینەوە ئۆپۆزیسیۆن دەست خۆش کاک حەیدەر ئەگەر کورتی بەرسەوام دەی چکو من گەلێک وەخت نەمایە هون دبینن پێشە ڕۆژە شنگالێ دێ چ بیت هین چاوت بینن ڕەوش دێ هەر وسامێنیت یان دێ خراپتر بیت براستی ژیانی مەسەلا پێش بە ڕۆژە شنگارێ دیار نینە ji ber ku kesek nîne got şingar bi şekilkî durustî xwedî derkevê xelkê şingariye xelkê şingarê jî cuda cuda bûye yanî pêk renîne feq li navwan de nîne û bi vê şeklê got em têda her terefekî hizbî ya terefekî got desthilatên şingarî de dixwaze beşkî ji xelkê şingar destxwe bigirê hetankî ew nekokît neqebîna wan de çê biben û li talî de hemû teref xetar biben û bi rastî jî mafê xelkê şingar û şingarê bêtewendar. بەڵێ سوپاس بۆ حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئەزید خان کە لە شنگالەوە لەگەڵمان بووی هەروە سوپاس بۆ دژوار فایق ڕاوشکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بووی هەروە سوپاس بۆ خات و جوان ڕۆژبیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سوپاس سوپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون هەر لە خۆشی دابن.